ئەیلامیسا ئەگەر چی نەبوو دەنگ و ڕنگ و بۆ وەکشت بەعقڵی خامەوە خۆم خستە بەختی تۆ کوا تەماسی لەشی نەرمی کوا لەزەتی کۆشی گەرمی کوا مەمکی پرچنگ لیمۆی باخی سنگ کوا ماچی لێوی ئاڵ جورعی ئەبەد خەیاڵ ئەمانە و دێڕانن کە مامۆستا گۆرانی شاعیر بۆ وەسف و غەزەلات و پیا هەڵدان بە خانمێکدا نووسیوێتی و هەمەی نێرگزیش بە دەنگە ڕەسەن و بە هاوکاری میوزیزانە ڕەسەنەکان چڕیویانە پێکەوە کە تا ئێستاشدا کللتوریمەدا بە زیندوتی ماوە هەرم شیعرانە دەربارەی ژن و دەربارەی خانم و دەربارەی مەمک دەبێتە سەرەتای چەنەڵقەیەکی تایبەت بە سەلامەتی و شێرپەنجەی مەمک ئەو نەخۆشەی کە خانمان بۆتە دێوەزمان لە ژیانیانە و هەموو هەفتەیەک لە کوردستان حەڤە ژنی نوێ دەستنیشانەکرێن کە شێرپەنجەی مەمکیان هەیە ئەگەر چێم نەخۆشیە ژنار زۆر لی دەترسن بەڵام چوارەم شێرپەنجەی بکوژە لە کوردستانە بەپێی ئەو توێژینەوە زانستیەی کە دکتۆر نەجمەدین و دکتۆر هاژە و دکتۆر دانا لە نەخۆشخانەی هیوا بە داتای 8 ساڵ لێکۆڵینەوەیەتەدا کردووە ئەمەڵقانەمان تایبەتە بە تێگەیشتن لە شێرپەنجەی مەمک و وەزانینی سەلامەتی مەمک ئەو بابەتەی کە هەمیشە ئەم هێما پەمەیە ئەم قردە لە پەمەیە بۆ پشتگیری بۆ شێرپەنجەی مەمکدا دەنرێت لەبەرەوەی ڕەنگی پەمەیی ڕەنگێکی کچانە و ژنانەیە و زۆر کەسیش مەمک بە هێمای ژنبوو نەزانێ بەڵام ڕۆح هێمای مرۆڤ بوونە نەک مەمک و جەستە ئەو کاتێ مرۆڤ ڕۆحێکی جوانی دەبێ جەستەی هەرچۆنێک بێ ئەوەندە گرنگ نییە لە مەڵقانەمانە دەرباری وردەکاریە بابەتە دەچینە ناو سەرتا بە ئینفۆگرافیکێک دەربارەی ڕاستی شێرپەنجەی مەمک لە کوردستان و لە جیهاندا دەست پێەکەین لەگەڵ مامن. ئەم کلینیکە دەکەوێتە ناو نەخۆشخانەی شارەوانێ لە شاری سلێمانی سەر بە بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانیە و لە ساڵی 2007 بە هاوکاری یەکێتی ژنان دامەزراوە هەتا ئێستا لە خزمەتی هاوڵاتیانین. ئەم کلینیکە سەرەتا لە ژوورێکەوە ئێمە دەستمان پێکرد ئێستا پەرەی پێیرا و زیاد لە چەند بەشێکەیە لەم سنتەرەیە لەم سنتەرە چەند بەشێکەیە و ئەو خزمەت گوزاریانەی لەم سنتەرە کرێ هەمان ئەو خزمەت گوزاریانن کە لە وڵاتانی دەوروبەرە کرێ خزمەت گوزاریەکانی لەلای ئێمە بێ بەرامبەرە یعنی کولفەیەکی زۆر کەم مەمۆگرافیەک لەوە چێ لە وڵاتانی دەرەوە بە زیاتر لە $1000 لێرە تەنها بە 2000 دینارە سۆنەرێک بە 1500 دینارە کۆڕبایپسیەک لە دەرەوانێ کۆڕبایپسی مەبەستم لە وەرگرتنی نموزەجە لە مەمکی ئافرەتەکان
لە دەرەوە زیاد لە 300-400 هزار دیناری تێچێت لای ئێمە بە 1500 دینارە. خۆشببختانە ئەو پێداویستیانەی کە لە لای ئێمە ئەو کارانەی ئێمایکەین کارێکی زۆر باشن، هەمان ئەو کارانەیە کە وەکم وتم لە دەرەوە کرێ. ئەم بەشەی ئێمە پێک هاتووە لە کلینیکەی ئێمە لە چەند بەشێک پێک هاتووە، لە بەشی فایلات، بەشی دەرمانخانە، بەشی پزیشک، سۆنەر، مەمۆگرافی، تاقیگا، باحسەی اجتیماعی. ئێمە ینی سەرەتا کە هەموو ئافرەتێک یەتێ ئێرە فایلێکی بووەکرێ، ئەم فایلە هەموو معلوماتەکانی کە سەبارەت بە ئەو کەسەیە لە خێزانەکەی نەخۆشیەکە بوو بێ یا نەبوو بێ یا لەو فایلەیە تۆمارەکرێ. دوای ئەوە کە جارێکی تر گەڕایەوانێ هەمان ئەو فایلەی بۆ دەرەکرێت توانێ و معلوماتەکان دکتۆرەکان ئەیبیندرێتەوانەیە. لە ماوەی 11 ساڵی کارکردنمانە ئێمە زیاتر لە 135,000 سەردانیکەرمان هەبووە. ئەو ئافرەتانی کە هاتوون یا سەردانیکەرانی هاتوومە شەر نیە یامویان شێرپەنجەیان بوو بێ، ئەوەی ینی بە پێی حاڵەتەکانەوەی کە شێرپەنجەی بوو شێرپەنجەی مەمکی بوو بێ، ئێمە دکتۆری جەڕاحمان هەیە، پسپۆری جەڕاحمان هەیە، پێویستی بە نەشتەرگەری بوو بێ نەشتەرگەری وە، هامانگیەکی تەوامان هەیە لەگەڵ نەخۆشخانەی هیوا و سنتەری چارەسەر بە تیشک بە پێی پێویستی ئەوان چارەسەری بووەکەن. ئەوەی کایەت بۆ لای ئێمە و گرەیەکی نەبێ یار بۆ سەردانیکردنەوە بێ، بە پێی پێویستی کەسەکە دکتۆرەکان ئاگاداریەکەنەوانێ 3 مانگجارێ یا 6 مانگجارێ سەردانمان کاتەوانێ. و شتێکی تر هەیە ئەمەیە ڕوونی کەمەوانێ بۆ خانمان. کارمەندەکانی ئێرە زوربەی ئافرەتن، بە تایبەت دکتۆری سۆنەر، مامۆگرافی، دکتۆری بینن، ئەمانە هەمووی ئافرەتن و هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێت. من ناوم لەعلی ئەبوو بەکرە، لە دایکبووی ساڵی 1970 لە ساڵی 1992 زەواجم کردووە. ساڵی 1990 خوا ئەو نەخۆشیدا بەسەر شانم. کوڕێکم هەبوو بە ناوی هێوارەوە، تقریبان تەمەنی 2 ساڵ و چەند مانگێک بوو. ئەو کاتە شیرم ئەدا بە کوڕەکەم کە هەستم کرد گرەیەکی بچووک لە مەمکما هەیە. دوای ئەوە تر چوومە لای دکتۆر و تەشخیصم کرد وتیان ئەو نەخۆشیەیە. یەکەم جار چوومە لای دکتۆر کە گرێکەیان دەرهێنا، چوومە لای دکتۆرە تریفە بوو. لەوێ کە چوومە لای بۆ وەرگرتنی نەتیجەکەی زۆر بە حەماسەوە چوومە لای و بە ڕێزەوتم نەتیجەکەی وتی ئەمەی کێ؟ وتم خوشکمە، عیلم خوشکیشم نییە. وتمەوە خوشکمە بۆ ئەوەی بزانم ئەو نەخۆشیە چییە، ئەو شتە چییە، پێم بڵێ بە ئاشکرا. هەنێ قسەی بۆ کردم، دوایی وتی تەشبیه هەکرێ لەو بۆ ئەو نەخۆشیە، شوپی ئەو نەخۆشی لێکرێ، بڕۆ لای دکتۆرەکەی خۆ بزانە چی پێڵێ. نەشم هێز هاوسەرەکەشم لەگەڵ مابوو، نەمهێش ئەویش بزانێ. لەوێ هاتینە دەرەوە چوینە لای دکتۆرەکەی خۆمان. ئەو بە ڕێزە پێی وتم ئەو نەخۆشیە، ئیتر هەنێشتی بۆشی کردمەوە. وتی باسی نەخۆشیەکەی بۆ کردم کە ئەو نەخۆشی ئەبێ مەمکەکە ببڕدرێتەوە، عیلاج بکرێ. ورەیەکی باشیشیدا پێم. ئەو کاتە لێرە لە خەستخانەی هیوا نەبوو، عیلاج نەبوو، هیچ شتێ نەبوو. من ئەبواە هاتوچۆی بەغام کردایە بۆ ئەمەلیات و بۆ وەرگرتنی عیلاج. لە سەردەمی حکومەتی باستا بوو کە هیچ پیاوێکیش نەیەتوانی بێتە ئەوێ. هەمووی فیرار بوو، کەس و کار برا، هەمووی فیرار بوو، نەیانەتوانی کەس لەگەڵ مابێ، بە تەقی تەنیا ئەچوومە بەغا. هەنێ جار دۆستون خزم ئەهاتن لەگەڵما، بەس هەموو جارێ لە ڕووم نەئەهاو تەکلیفیان لێ بکەم، چونکە هەموو جار ئێمە بە 20 ڕۆژ جارێ بێ عیلاجە وەرگری، لە ڕووم ناهاو زۆر جار تەکلیف کەم و بێن لەگەڵما، بە تەنیا ئەچوومە بەغا. لەوێش زۆر بە سەختی من عیلاجم وەرەگر، بە تەنیا ئافرەتێ بچێتە بەغا و لە سەردەمی باسا و بچمە ئوتێل و بە دوای بچمە خەستخانە و عیلاج وەرگرم و لەگەڵ ئەوەشا بە و سەختی عیلاج وەرگرتن و زروفەیە حەزم ئەکرد هەر عیلاج وەرگرم یەکسەر بگەمەوە لە ناو ماڵم ناڵم بۆ لای کوڕەکەم، چکە زۆر مناڵ و بەجێم ئەهێشت. سپاس بۆخوا ئەو فترێش تێپەڕی و عیلاجیشم وەرگرت و زۆر سەرکەوتوم لەخوا بە زیابێ هاتمەوە بۆ ئێرە.
22 ساڵ بەر لە ئێستا و کاتێکە خاتو لەعلی ئەبوبەکر دەستنیشان کرا بە شێرپەنجەی مەمک ناچار بوو کە بڕاتە بەغدادی پایتەختی عێراق و بەردەوام لێوەوە چارەسەر بۆ شێرپەنجەی مەمک وەرگێ لە هەموو جۆرەکانی چارەسەر لە کیمیایی و لە تیشک و لەوانی ترە. بەڵام لە ساڵی 2007ەوە سنتەرەگەی لە شاری سلێمانی بۆ دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی مەمک کە یەشێک لە پزیشکە گەنجەکان خاتو دکتۆر کەنار خەزنەدار لێرە میوانە و لەگەڵەوە باسیەکەین. خاتو دکتۆر کەنار ئەمە خستەخانەمان زۆرە، ماڵبەندی تەندروستیمان زۆرە، بەڵام بە تایبەتی پەیوەندیدار بە شێرپەنجەی مەمکەوە کە بڵاوترین شێرپەنجەیە لە پیا و ژنانیشە لە کوردستانە و ساڵانە 800 حاڵەتی نوێمان هەیە بە پێی داتا تۆمارکراوەکان. ئەم سنتەرەی ئێوە بۆ کلینیکەکەی ئێمە وەکو کلینیکی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی نەخۆشیەکانی مەمک ئایا بە شێرپەنجەوە بێ یان هەر نەخۆشیێکی ترەوە بێ کە ئێمە شەرنی هەموو نەخۆشیەکانی مەمک نەخۆشیەکانی ژێرپەنجە بێ. ئەم سنتەرەی ئێمە هەر نەخۆشیێک هەر خانمێکێتە لای ئێمە سەرەتا وەکو هەموو نەخۆشەکان ئەگەر سەر و 40 ساڵ بێ یاخود ئەگەر تەمەنی سەروتر بێ ئێمە فایلی بۆکەین واتە فۆرم و فایلی بۆکەین بۆی هەموو داتاکان هەموو پێشینەیەکانی لای ئێمە پارێزراو بێ و دواتر ئەگەر تەمەنی کەمتر بێت تەنها بەپێ ئەوەی ئایا بە پشکنین هاتووە یا ئەوەی بۆ بچ حاڵەتێک هاتووە پێویست بە فۆرم بکایان نا ئەویان خۆمان لای خۆمان قەراری لەسەر ئێرێ. باشە ئێوە لەو سنتەرە 14 پزیشکن بەیەکەوە کارەکەن لەگەڵ زیاتر لە 50 کارمەندا لە بەشە جیاوازەکانەکە هەمووی کاری لەسەر جەمیەکەن بەیەکەوە. بەسەرەن ئەم خانمانەکەیە لای ئێوە ئەم خزمەتگوزاریەوە چی زیاد دەکات لە ژنانی کچێکیان لە ژیانی ژنێکە؟ گرنگترین شت ئەوەیە کە دەستنیشانکردنی هەر نەخۆشیەک واتە دەستنیشانکردنی نەخۆشی ژێرپەنجە لە دەرەجەی سفر واتە کە تۆڵی دەرەجەی سفر واتە پرۆگرامی سکرینین واتە پرۆگرامی پێشینەی پێشوەخت کە پرۆگرامێکە نەک لە لای ئێمە لە هەموو دنیاە پەیڕەوەکرێ چونکە ژێرپەنجەی مەمەگەیەکە کە لەو ژێرپەنجانە کە ئەتوانرێت پێش ئەوەی خانمەکە یان نەخۆشەکە خۆی هەست بەبوونی هەر گرێگیان هەر نیشانەیەکیان بوونی نەخۆشیەکە بکە تۆ ئەتوانی پێشینەی دەستنیشان بکرێ. مادامیەوە ئاوا دەستنیشانیەکەن توژنەوە زانستەکان دەربارەی شێرپەنجەی مەمک لە کوردستان ناشتی جیاوازەڵن. توژینەوەیەکی 8 ساڵی کراوە باستەواکە کە زیاتر لە تەمەنی 55 بۆ 64 دەرەکەوێت، بەڵام توژنیویکی تر کراوە کە باسەوە کاتەڵێ زیاتر شێرپەنجەی مەمکی و خانمانەیە کە لە پێش تەمەنی لێچوونەوەیان یان باڵێن لە خانمانی گەنج ئەو خانمانن کە هێشتا لە تەمەنی مناڵخستنەوەیان بە شێوەیەکی گشتیش خانمان لە دوای تەمەنی 12 ساڵی تر هەست بە دەرکەوتی مەمکەکەن لەسەر سنگیانە بە شێوەیەکی گشتی و لە ڕووی زانستی و لە شتەمەنێکەوە خانمان سەردانی ئەم سنتەرەی ئێوە بکەن باشە. وەکو زانراوە تەمەن یعنی تەمەن و گەورەترین هۆکارە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ژێرپەنجەواتە لەگەڵ هەڵچوونی هەر 10 ساڵێک لە تەمەنە ئەتوانین بڵێن وەکو توێژینەوەکان دەریان خستووە 2 لە 100 مەترسی ژێرپەنجە لەو خانمەیە زیاکە. لە دەرەوە لە وڵاتانی ڕۆژ ئاوا لە 50 بۆ 70 ساڵی باوترین تەمەنی ژێرپەنجەیە، بەڵام بەداخەوە لە لای ئێمە ئەو تەمەنە لە خوار ئەو تەمەن لە خوار تەمەنی ڕۆژ ئاواوەیە واتە باوترین تەمەن لای ئێمە لە 40 ساڵیایە. بەڵام ئەمە تا ئێستا وەکو بڵێ کە ببێ بەداتا و بچوو بێتە بەحسەوە و سابت کرابێ تا ئێستا سابت نەکراوە لای ئێمە کە تەمەنێک باوترینە، بەڵام وەکو زۆربینەی تێژینەوە کە کراوە لە وڵاتانی ئێمە لە ڕۆژهەڵاتە پێشترە لەو لە تەمەنی ڕۆژ ئاوایی. لەبەر ئەوەی عفو کە لای ئێمە لە سەر و 40 ساڵەوە داوا لە خانمانەکەین کە دەستکەن بە پێشکنینی پێشوەختەی لە سەر و 40 ساڵەوە واتە لای ئێمە ئەگەر هیچ شتێکیان نەبێ پرۆگرامی پێشینی پێشوەختی ئەنگرێتەوە. باشە ئەی لە خوار 40 ساڵە ئێستا بۆ نمونە خاتو لەعلی کە لە پێشم چاپێککەوتنا دەرکەوتەوە بە 24 ساڵی دەستنیشان کراوە کە شێرپەنجەی مەمکی هەیە. ئەگەر کەسێک هیچی پیا دەرنەکەوت لە سەر و 40 ساڵەوە حتممە بە سەرک لێەوە بەڵام لە پێش ئەوە خانمان هیچ شتێکێ بۆ خۆیان بیکەن بۆ نمونە خاتو لەعلی لە کاتی شیریاوە بە کوڕەکەی هەستی کردووە کە گرێک لە مەمکیا دروست بووە. ئەگەر ئەو شیرینەیە چیتر هەیە کە بتوانێت بکرێ بۆی کە هەستکرێ گۆڕانکاری هەیە لە مەمکایان نییە. وەکو ئەوەی کە بڵین ئێمە کە ئەڵین سەر و 40 ساڵ بۆ ئەوەیە کە مەترسیەکە زیاترە ئێمە ئەمانە پشکنینی پێشوەختەی بکەین واتە بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی لە دەرەجەی سفرە، بەڵام ئێمە موالیدی 95-96 کەوا بزانم تا 2016 20 ساڵە کات ئەگەر ڕاستیزابم کردبێ یعنی ئەمە و تەمەنەشمان هەیە کە توشبووی ژێرپەنجە بووە، یعنی ئێمە ناتوانین بڵین خوار 40 ساڵ پێویستی بە هیچ شتێک نییە. گرنگترین شت لە خوار 40 ساڵ واتە لە تەمەنی 12 و 13 کە
ئەتوانین بڵین مناڵە کە هەست بە بوونی مەمک و دروستبوونی گرێکە ئاکات ناتوانێت یعنی شتێکی وا بکە بۆ خۆی لەسەر و 18 ساڵەوە ئەبێت ماگانە پشکنینی خۆی بکە بۆی ئەگەر هەر خوا نەخواستە گرەیەکیان هەر نیشانەیەکی ژێر پەنجەتیایە دەرکەوت زوو سەردان بکە واتە بۆ نمونە سەر و 18 ساڵ پێویستەکە کە پشکنینی خۆی بکە ماگانە بۆی لەگەڵ نوعەتی مەمکی خۆی لەگەڵ بوونی هەر نیشانەیەکە ڕایەت ئەو کاتە پەیوەندیەکە بە سنتەرەکەی ئێمە یان بە پزیشکی پسپۆڕە. باشە جا خودپشکنینی مەمکە ماگانە خوشکانی ئێمە ژنان خێزانەکانی ئێمە و کچانی ئێمە دەتوانن بیکەن وەک خاتو دکتۆر کەنار فەرمووی لەسەر و تەمەنی 18 ساڵەوە بۆ مەبەستە ئەنیمەیشنێکمان بۆ کورداندون کە هەنگاو بە هەنگاو بۆتان ڕوون ئەکاتەوە چۆن ئەتوانن لە ماڵەوە پشکنین بۆ مەمکی خۆتان بکەن ماگانە جارێک بینێری ئەو ئەنیمەیشنە بن و ئەگەڕێینەوە لاتان چکە پرسەمە دکتۆر هەیە ئەگەر هاتو خانمێک لە کاتی پشکنینەکە دەرکەوت لە گۆڕانە لە مەمکیا هەیە لە سووربوونەوە ئاوسان خوێن لێ هاتن یاخود بوونی گرێ کە سەردانی سنتەرەکەیمانەکە کە سنتەرێکی حکومی تا ڕادێک خۆڕایی یان سەرێکی ڕەمزیەکە چیان بۆ کرێ بینەوە ئەنیمەیشنە بن و ئەگەڕێنە خزمەتە. زیاتر لە ملیۆنێک مرۆڤ تووشی شێرپەنجەی مەمک بوون لە جیهاندا. لە هەر 22 ژنێکدا لە وڵاتی هیندستان خانەی شێرپەنجەی مەمک تێدا دەردەکەوێت و بە تێکڕای ژیانی گەشە دەکات. لەگەڵ ئەوەشدا هێشتا هیوا چارەسەرکردن ماوە ئەویش بە پشکنینی پێشوەختە. چەند خولەکێک پێویستە بۆ پشکنینی ئەم نەخۆشیە. هەنگاوی یەکەم لە بەردەم ئاوێنەیەکدا بوەستە و بڕوانە مەمکەکانت بۆ هەر گۆڕانکاریەک کە ڕوویدا بێت وەکو گۆڕانکاری لە قەبارە و شێوەی مەمکدا. پشکنینی ئەستوری و پێستی بەشی پێشەوەی مەمک یاخود بەشی ژێرەوەی باڵەکانت یان هەریەک لە بەرزبوونەوەی بەشێک گەرمبوون سووربوونەوە یاخود ڕەشبوونی مەمک دروستبوونی چاڵ یاخود چرچی یان خوران و هەڵدانی پێستی سەرگۆی مەمک ڕاکێشانی سەرگۆی مەمک یان هەر بەشێکی تر و دروستبوونی ئازار لە بەشێکی مەمکدا. هەنگاوی دووەم ئێستاش دەستەکانت بەرز بکەرەوە و پشکنین بۆ بەشی ژێرەوەی مەمک بکە بۆ هەریەکە لەو نیشانانەی کە پێشتر باسمان کرد. پشکنینی هەر گۆڕانکاری ڕەنگ و شێوەی مەمک و دروستبوونی هەر ئازارێک لە کاتی پشکنینەکەدا. هەنگاوی سێەم پشکنین بۆ گۆی مەمکەکانت بکە بۆ هەر سووربوونەوەیەک یان هاتنە دەرەوەی هەریەک لە ئاو یان شیر یان زەرداوێکی نامۆ یاخود خوێن. لە هەنگاوی چوارەمدا لەسەر پشت پاڵکەوە و لە ڕێگەی پەنجەکانتەوە بە شێوەیەکی بازنەیی و بە هێواشی پشکنین بۆ هەر بەرزبوونەوەیەک یان دروستبوونی بەشێکی ڕق لە مەمکەکان تا بکە. دڵنیا بە لەوەی کاتێک پشکنین دەکەیت تەواوی بەش و جێگاکانی دەپشکنیت. سەرەتاش دەتوانیت بە گووی مەمک دەست پێ بکەیت دواتر بە شێوەیەکی بازنەیی بە دەوری مەمکدا تاوەکو دەکاتە کۆتا بەشی مەمک کە دەکەوێتە هەمیشە پشکنین بۆ ژێر بنباڵ بکە هەریەک لەو نیشانانە و دەستی پێچەوانە بۆ هەریەک لە مەمکەکانت بەکاربێنە. هەنگاوی پێنجەم هەمان هەنگاوەکانی چوارەم دووبارە بکەرەوە بەڵام بە پێوە بۆ هەریەک لە مەمکەکانت. هەنگاوی شەشەم ئەگەر لە کاتی پشکنینەکەدا هەریەک لەو نیشانانەت بەدی کرد یاخود هەست پێ کرد دوو دڵمە بە و مەترسە. ئەو نیشانانە دیاری بکە و پەیوەندی بکە پسپۆری نەخۆشیەکانی مەمک بۆ ئەنجامدانی پشکنین. ئەگەر هەموو شتێک ئاسایی بوو بەردەوام بە لەسەر ئەو پشکنینە هەموو مانگێک بەڵام دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە دەبێت هەموو مانگێک لە دوای کۆتایی هاتنی سۆڕی مانگانە
باشترین ڕێگاش دیاریکردنی ڕۆژێکە لە هەر مانگێکدا بۆ ئەنجامدانی ئەم پشکنینە. دەبێت ئەوەت لەبیر بێت توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک کۆتایی هاتنی گیان نییە، بەڵام ئەو کەسانی کە توشبوون بەم نەخۆشیە لە ئێستادا چارەسەر کراون و دووبارە گەڕاونەتەوە سەرکار و چالاکیەکانیان، بە تایبەتی ئەو کەسانشی کە پشکنینی پێشوەختەیان کردووە و لە سەرەتاوە بە نەخۆشیەکەیان زانیوە. هەمیشە لە پەیوەندی و سەردانیکردنی پسپۆری دیاریکراوی نەخۆشیەکانی مەمک بە بۆ ئەنجامدانی پشکنین. کلیلی چارەسەرکردن پشکنین و هەستکردنە بە نەخۆشیەکە. جیهانێک بەبێ نەخۆشی شێرپەنجەی مەمەک لە نێو دەستەکانتایە. هاتینەوە خزمەتتان ئەوەی کە مەبەستمە لێرە پرسیار بکەم کە میوانەکەمان خات و دکتۆر کەنار خەزنەدارە کە یەکێکە لەو خانمانەی لە سەنتەری چارەسەرکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمک کارەکە وەک پزیشکی مەمک ئەوەیە کە ئەگەر هاتو خانمێک لە پاش تەمەنی 18 ساڵەوە خۆی لە ماڵەوە پشکنینی بۆ مەمشی خۆی کرد بمان باسکردن هەستی بە گرێ گۆڕانکاری سووربوونەوە ئاوسان یا خوران کرد و سەردانی کرد. تەمان ئەم کلینیکە لە شاری سلێمانی هەیە، لە شاری هەولێریش هەیە، هەمووانی کە لێ کارەکەن باری پسپۆرەکان دەبواری مەمکایە. دکتۆر کەنار ئەو خانمەکە لە ماڵ هەستی بە گۆڕانکاری کرد و سەردانی ئەوەی کرد. واز دەکار بابەتە ئیدارەکان بێنین فەڕم بۆ پڕەکرێتەوە ئەمانە و هاتە بەردەمی تۆ یان هاو پیشەکانی تۆ هاو پزیشکەکانی تر چیەکە؟ سەرەتا پێویستەکە کە چەند سوالێکی پزیشکی لێ بکرێت دەربارەی تەمەن و پێشینەی خێزان و ئیتر ئەوانەی کە پەیوەندی هەیە بە هۆکارەکانی توش بوون و دواتر پرسیاری دەربارەی بوونی گرێکە و ئایا نیشانەکان و دەربارەی ئەوانەی ترەبێ پرسیارەکانی بە تەواوەتی لێ بکرێت پاشان پێویست بە پشکنینی پزیشکیەکە. بۆ پشکنینی پزیشکی پێشوی بچینە سەر ئامێرەکان ئەگەر سەرەتا لە دەستەوە دەست پێ بکەن کە ئێوە یەکەم کارەکەی کە لە پاژەوەی کردنی زانیاریەکان شەرتە هەر گرێک لەناو مەمکی خانمێکە هەبێ شەرپەنجە بێ؟ نەخێر شەرت نییە و بە خۆشحاڵیەوە یعنی زۆری نەشی ژێرپەنجە دەرناچێت ئەشێ کیس بێ، کیسی ئاوی بێ، کیسی خوێنی بێ، بەرکەوتنی زەبرێکی دەرەکی بێ، ئەشێ ئیلتیهاب و بوونی هەوکردنی مەمکەکە بێ و ئەشێ ژێرپەنجە بێ یاخود گرێ بێ بەڵام گرێ گۆشتی بێ کە ئێمە گرێ گۆشتەکەش گرێی پاکمان هەیە و گرێی شێرپەنجەیشمان هەیە. باشە جا ئەوەی کە زۆر گرنگ ئەم پەیامەیە گرێی پاک و گرێی شێرپەنجەی، گرێی پاک و گرێی پیس نییە. شێرپەنجە بۆ باسکردن پیس نییە. دکتۆر مادەم کە زۆری گرێەکان و حاڵەتەکان پاک دەرەچن کەواتە خانمێک ئەگەر هەستی بە ئازار نەکرد پێویستەکە سەرتان لێبە هەر لەگەڵ بوونی گۆڕانە؟ ئازار یەکێکە لەوانەی کە ئەتوانین بڵین لە سایە سێی ئەوانەی کە گرێ ژێرپەنجەیان هەیە هەست بە ئازارەکەن واتە لە سایەنەوە حوتی ئەوانەی کە ژێگری ژێرپەنجەیان هەیە ئازاریان نییە واتە شەرت نییە بیبەستیتەوە بەبوونی ئازاریان نە بوونی هەموو نیشانەیەک وەکو لە ئەنیمەیشنەکەی خۆشتانە باسکراوە بوونی دیارترینیان بوونی ینی بوونی لوو یاخود گرەیە لە مەمکەکەیە یاخود گۆڕانکاری شێوە و قەبارەی مەمکەکە و دەردران لە گۆی مەمکەکەواتە بوونی هەموو نیشانەکان بەیەکەوە گرنگە ناتوانین بەتەنیا بە ئازارەوە بیبەستین. باشە ئێوە کە خانمەکە هاتە بەردەستان زانیاریتان لێ وەرگرت بە دەست و بە چاوی خۆتان پشکنینی بۆ کرد. بەمە بۆتان دەرەکەوێت کە ئایا ئەم گرەیە زانیاریتان لەسەری دەستەکە یان ڕێگەی تریشێکە گرنەبەر بۆ دۆزینەوەی یان بڵین گەشتن بە بڕیاری کۆتایی؟ بەتەکیت بە پشکنین زانیارێکی باشمان دەست ئەکەوێت کە ئێمە گاید یعنی ڕێگەمان باتێک کە بە چ ڕێگایەکیانە بڕۆین بەڵام بە تەکیت کە تۆ بتەوێت تەکیت بیتەوە کە ئایا خانمێک ژێرپەنجەیەک یان خوب بڵێن ئەفو گرەیەکی هەیە کە تەکیت بیتەوە کە ئەم گرەیە گرەیەکی ناژێرپەنجەیە یاخود شێرپەنجەیە بە تەکیت هەنگاوی تریشیەوێ بۆ نمونە ئەگەر لە خوار چند ساڵەوە بێ یا خانمێکی گەنج بێ زیاتر ئیسفادە لە پشکنینی سۆنەر ئەکا بۆی بزانی ئایا ئەم بوونی ئەم لووە یاخود ئەم گرەیە گۆشتیە یاخود کیسی ئاویە کە ئەوە بە تەکیت ڕێگایەکی باشە یەکسەر بۆ جیا ئەکاتەوە و لەگەڵ بوونی گرێکەیە ئایا لەژێر سۆنەرا پێویست ئەکا کە ئێمە عینە یاخود زەرعیکی لێ وەربگرین بینێرین بۆ پشکنینی خانەیی کە ئەوە یەکلاکەرەوەی ئەخیرت بە پشکنین و یاخود بە وەرگرتنی خانەی
قانەیەکە لە گرێکە. باشە جا پێشەوەی کە بڕۆین بۆ باسی سۆنەرەکە و وەرگرتنی نمونونەکە و مامۆگرافەکە کە لێوە ئەیکەن شەرتە هەر ژنێکە وتانە بێ ئەمە نمونەی لێ وەرگیرێ و بە زمانەکەی خەڵک زەرعی بۆ بکرێتە شەرپەنجە بێ نەخێر. ئێمە وە باشترە نەگلای ئێمە لە هەموو دنیاە باشترە هەر گرێک هەت بێ هەر گرێکە بمێنێتەوە کە تۆ جگە لە حاڵەتی هەوکردن ئەمەکە شتێکی کاتی و زۆربەی جار بە عیلاج چارەسەر ئەبێ و هیچ نیشانەیەکی نامێنێ بەڵام مانەوەی هەر گرەیەکی گۆشتی و باشترە کە نمونەی لێوەربگیرێ و شەرت نییە نەخێر ئەمە زۆر جارگرێکە هەر بۆ تەکیدیە بۆی تەکید بینەوە کە ئەمە گرەیەکی پاکەوەژ مشکلێکی نییە. ئەوەی کە لە بواری پزیشکیا هەیە لە دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانە تیموەرکە بە مانایەکی تر تەنها یەک پزیشک کار ناکە بەڵکو کۆمەڵێک پزیشکم بێکۆ کارەکەن هەر ئەمان خۆیان پزیشکانی مەمک بێکەوە بڕیار لەسەر دەستنیشانکردنی نەخۆشیەکە و پلانی چارەسەریان بەڵام جگە لەم خانمە خاتو دکتۆرکەنارکەوەکو پزیشکی مەمک کارەکە دوو دانە هاوکاری تر هەیە کە لەگەڵ دایان هاوکاری تر لە سنتەرەکان کارەکەن یەکیشیان خاتو دکتۆر شادە کە پزیشکی ڕاهێنراوی تیشک و سۆنارە و کار دەکات بۆ سۆنەرکردنی مەمکی خانمەکان بۆ وەرگرتنی منە لە کاتی پێویستە و هەروە خاتوشنەکە کارمەندی مامۆگرافە دەچین ئەو دوو جۆرە پشکنینە دەبینین و باسەکانیان دەبینین چۆن چۆنیە و دەگەڕێن وڵاتان بۆی کە پرسیاری ئەوە لە خاتو دکتۆرکەنار بکەم ئەگەر خانمێک لە خێزانەکەیانە شەرپەنجە هەبێت کەی و لە چتەمەنیەکە سەردان بکات و چەند جارە پێویستە سەردانی سنتەری مام بکاتەوە لەگەڵەوە. ئێمە لێرە ڕۆژانە ئەو نەخۆشانە ئەبینین کە یەنە سنتەرەکەمان لەلایەن پزیشکەوە فەحسەکرێن یان کە هەست بە گرێک بکەن یان هەست بە هەرچ گۆڕانکاریە بکەن کە لە مەمکیانایان بۆ نمونە بوونی هەرچ برینێک یان هەرچ شلێک کە لە گۆی مەمکیانەوە بێت کە شتێکی نامۆ بێت لە مەمکیانە ئەوە ئێمە لێرە سۆنەریان بۆ ئەەکەین کە بە دوای ئەوە ئەگەر پێویست کات مامۆگرافیان بۆ ئەەکەین سۆنەرەکە بۆ ئەو خانمانە ئەکرێت کە لە خوار تەمەنی 40 ساڵەوەن ئەگەر گرەیەک هەبوو کە لی بەگومان بووین ئەو کاتە لە دوای سۆنەرەکەەوە ئێمە مامۆگرافی بۆ ئەەکەین وەکو پشکنینێکی دوای سۆنەرەکە ئەو خانمانەشی کە لە سەر و 40 ساڵەوەن بە دوو جۆر کە یەنە ئێرە یا ئەوە تا ئێمە پشکنینی سکرینین مامۆگرافی پێوترێت کە بۆیان نەکرێت کە هیچ کێشێکیان نییە خۆیان لە مەمکیانە بەڵام ئێمە وەکو بە دوواداچوونێک ئەگەر بۆ ئەوی بزانین خوا نەخواست ئەم نەخۆشە شتێک هەیە لە مەمکیانە ئێمە سکرینین مامۆگرافی بۆ ئەەکەین و ئەگەریش گرەی هەبوو ئەوە هەر بە شێوەیە دوای یا سۆنەری بۆ ئەەکەین لە پێشای یان یەکسەر مامۆگرافی بۆ ئەەکەین و دوای ئەوە هەمدیست سۆنەری بۆ ئەەکەینەوە ئەگەر گرەیەک هەبوو لە مەمکیا و ئێمە لی بە گومان بووین لە سۆنەرەکە بەیان لە مامۆگرافیەکە دوای ئەوە ئێمە خەتۆی دوای ئەوەمان زەرع کە بۆ یەکرێت بۆ گرێکە زۆربەی خانمان لەم پرۆسێ ئەترسن و ئەزانن هەرچی زەرعی بۆ کرا خوا نەخواست شێرپەنجەیە بەڵام ئێمە شەر نییە ئەو هەموو کەسێک کە زەرعی بۆ کرا بڵین شێرپەنجەیە ئەگەر لە سەیە دووش ئێمە لەو گرێ گومانێکمان هەبێ باشترە کە زەرعی بۆ بکرێ و دوای ئەوە کە دڵنیا بووینەوە گرێکە پاکە ئەوە ئەتوانین ئێمە متابعی چەندمان شەژمان جارێ سێمان جارێ ئەوە متابعی گرێکە بکەینەوە ئەگەریش خوا نەخواست شێرپەنجە بوو ئەو کاتە دکتۆری نەشتەرگەری بڕیارەت دوای ئەوە چی بۆ ئەکرێتەوە و نوعێکی تریش فەحسی ئێفەنەیمانەیە سەحبێکی اعتیادی ئەمە بۆ ئەو بۆ گرێکان عادەتەن ئێمە سەحب ناکەین ئەگەر خانمە کیسی هەبێت ئەو کیسە ئاوی تایە عادەتەن ئێمە بۆ ئەوەی لەو کیسە نەجاتی بێ یەکجاری وایە ئازاری بۆ دروستەکە بە سرنجێک احتیادی ئەتوانین ئەو کیسە بۆی بەتاڵکەینەوە و کێشەی نەمێنێ و بۆ ئەو گریانش کە لە بن باڵا هەن ئێمە هەر پێویستمان بە سەحبە بێت بۆ ئەوەش دیسانەوە سەحبیان بۆکەین و
ئەیانێرین بۆ فەحەس. عادەتەن ئەو بڕە تیشکی کە لە مامۆگرافیە کە لە تیشکی مەمکا بەکارێنێ بڕێکی زۆر کەمە و چەند لێکۆڵینەوەش کە کرابێت ئەو بڕە تیشکە تەسیرێکی وا دروست ناکا لەسەر ئەو خانمەکە تۆ لە ساڵێکا یەک جار ئەگەر بیکەی خوا نەخواست شتێکت بۆ دروستکایە تووشی شێرپەنجەت بکە لە بەرەوەی بڕی تیشکەکەی زۆر کەمە. و هیچ ئازارێکیشی نییە زۆربەی خانمان ئەڵێن ئێمە ئەترسین لەو کاتێک کە مامۆگرافیەکەمان بۆکەن بە ئازارە و زەختێکی زۆرە خرێتە سەری و ئێمە ئازارمان بۆ دروستەکە بەڵام شتێکی وا ئەبوو دەرەجێنی یعنی تەحملە کرێ و ئازاری نییە و چەند سانیەکە خایان یعنی لە کاتێکی زۆر کەمە مامۆگرافیەکە ئەکرێ بۆ نەخۆشەکە. وەکو ڕۆتین هەموو خانمێک ئەبێ 6 مانگ جارێک باشترێکە هەتا لە تەمەنی 20 ساڵەوە تاکو ینی سەر و هەرچ تەمەنێک بێت باشترەکە 6 مانگ جارێک سۆنەری مەمەک بکات. ئەگەر بۆکو مامۆگرافی ئێمە بەپێی ئەو خاڵانەی کە هەمانە خۆمان بووی دائەنرێت هەیە پێویستەکە ساڵانە بیکە لە بەرەوەی لە کێشەی تری هەیە کێشەی گری هەیە یا کێشێکی هەیە لە ئایلەکەیان مجموعەیە هۆکار هەیە کە پێویستەکە ساڵانە بیکاتەوە. ئەگەر هیچ کێشێکی نەبێ ئەوە ئێمە 2 ساڵ جارێک مامۆگرافی بۆ ئەوانی کە ئەکرێت کە لە سەر و 40 ساڵەوەی. ئەگەر گرێش هەبێ ئێمە بە سۆنەر متابعەکەینەوە ئەگەر زەرعەکەی بۆ کرابێ پاک بێ و دوای ئەوە کە متابعەکەینەوە بۆ چەند مانگێ بۆ چەند ساڵێک کە کێشەی نەبێ ینی وازی لێهێنی لەوانە نییە نەشتەرگەریشی پێویست بێت. ئێمە وەکو کارمەندانی بەشی تیشک بەشێکین لەو تیمەی کە لەم کلینیکەیە خزمەت بە هاوڵاتیان ئەەکەین بە خانمانەکەین هەر خانمێک کێتە لای ئێمە پێویستی بەوەیە مەمۆگرافی بکات دێتە لای ئێمە ئەوان پێشتر دکتۆر قەراری بۆ ئەیە و دوای ئەوەی کە قەراریە ئەشعی بۆ بکرێت مامۆگرامی بۆ بکرێت یێتە لای ئێمە کە هاتە لای ئێمە ئەشعی بۆ ئەەکەین هەر نەخۆشێک 4 ئەشعی بۆ ئەکرێ 2 ئەشیع بۆ لای ڕاستی و 2 بۆ لای چەپی. ئەوەی زۆر زەڕورە خانمان بیزانن ئەم ئەشیعەیە نەترسی هەیە نە پیسە نە بڵین شتێکە تووشی نەخۆشی تر ببێ لێوەی و نە ئازاری هەیە و زۆر زەڕورە کە خانمان یعنی ترسیان نەبێ لە مەشیعەیە. طبعا ئیشەکەی ئێمە بەم شێوەیە هەر خانمێک کێتە ئێمە بەم شێوەیە ئیشی بۆ ئەوکەین. سەربەرزکەرەوە هیچ ترسێکی نییە هەر ئەشیعەیەکە و کۆشیعەکانی تر ئاساییە. ئێسێمەیەک ئەشیعەمان بۆ ئەم خانمە کردووە خۆت داپۆشە و وەرە ئێرە ئەتوانی ئەم شێوەیە لێرەدانیشە. ئەمە پێویستە 3 ئەشیعەی تری بۆ بکرێت. هەنی حاڵەتی جیاوازمان هەیە کە لەسەر داواکاری دکتۆرەکە ئەکرێت بۆ نمونە گرەیەکی هەیە یان پێویستی بە شتێکی ترە ئەوانە دکتۆر داوایە کات و ئێمەش ئەشیعەکەی بۆ ئەەکەین هەر 4 حاڵەتەکە بەم شێوەیە ئەشیعەکەی بۆ ئەەکەین و هەمووی 2 دقە 3 دقەی پێچێ شتێک نییە زۆر کاتێ بەرێ یان زۆر ئازارێ بات شتێکی زۆر ئاساییە. من ئەوە نەئەڵێم بە شێرپەنجەی مەمەک ژن لە ژنایەتی ناکەوێ ژن بڕۆح ژنە نابێ ئەورەدا بڕوخێنن. من عیلاجیشم وەرگرت کیمیاییشم وەرگرت تیشکیشم وەرگرت 10 ساڵیش حەبەکانم وەرگرت سپاس بەخوا مناڵیشم بوو ئەگەر خۆم مەمەیلم لێ بووە چەند مناڵی تریشم ئەبوو نەک هەر یەک مناڵ من داوا لەو خوشکانە ئەکەم بەڕۆح ژن بن نەک بە جەستا. خاتو دکتۆر کەنار ئێمە لەم بەرنمەیە هەنگاو بە هەنگاو هاتینە ناوە لە دەستنیشانکردنی نەخۆشی مەمکە خۆشیەکانی مەمکە مەرزنی هەر شێرپەنجە بەگەرچێن دۆڵکە تایبەتە بە شێرپەنجەی مەمکەوە نمونەی خانمێکمان هەبوو کە لە عەلی خان بوو کە خۆی 22 ساڵ بەر لە ئێستا دەستنیشانکرا و چارەسەرکراوی شێرپەنجەی مەمکە و بەڕاستیش ناو پاڵەوانی نەخۆشیەکە چکە تۆ لێرە بکۆڕە بەخاو چارەسەر وەرەوە نەتارە هەبوو نەشت هەبوو
کەسیشی وەکو لە علی خان کە ئەو خوشکی نییە گریمان کەسێک هەیە خانمێکەیە کە خوشکی هەیە یەکێک لە خێزانەکەی دەستشانکراوە بە شەرپەنجە مەمک بەڵام ئێستا و کچێکی هەیە مناڵێکی هەیە کچە هەڵبەت ئەوەشی کە زۆر تایبەتە کچەکەی لە دوای دەستنیشانکردن بە شەرپەنجەکە بووە پێشتر نەیبوو 10 ساڵ دوایەوە بووە خاتو لە عادی کچەکەی لە چ تەمەنێکەوە پێویستە کا بچێت پشکنیم کا بە مەمکی بەڵێ یەکێک لە هۆکارە ڕئیسیەکان دوای تەمەن بوونی پێشینەی خێزانە بۆ دەرکەوتنی نەخۆشی ژێرپەنجەی مەمک و ئایا ئەو پێشینەی خێزانە پێویستە بەوەی چەند کەس لە خێزانەکەیانە هەیەی بۆ نمونە عیلە هەیە یاخود خێزان هەیە 4-5 خوشکن لەو 5 بۆ نمونە سییانیان هەیەی یعنی زۆرینەیان هەیەی ئەڵێ 3 پوردام هەیەی 2 پورم هەیەی واتە چەند کەسێک هەیەی لە عیلەکەیانە ئەشێ و گرنگترینیان ئەوەیە کە لێک خێزەرەوە بێ واتە بۆ نمونە پورەکانی پورزاکانی هەمووی لە خاڵۆزاکانی لەسەری دایکەوەیەتی واتە تۆ زیاتر بۆ ئەوە ئەچی کە ئەمە مەسلەی جینات بێ کە لە یەک سەری خێزانەکەەوە بۆی هاتووە واتە بۆ ئەوەی کە دەستکەی بە پشکنینی پێشوەختەی لە خانمێکە پێویستە بۆی کە ئایا چەند کەس لە خێزانەکەیانە ئەم نەخۆشیی هەبووە و ئایا لە تەمەنی چەنیا هەیان بووە بۆ نمونە لە سەر و 7 ساڵەوە ئەگەر توش بوو بێ ئەوە زیاتر پەیوەندی هەیە بە پەیوەندی هەیە بە ژینگەییەوە نەک بە جیناتەوە بەڵام لە 35 و هەیە ئەڵێ لە 20ەکانەکە توش بووە و چەند کەسێک لە خێزانەکانە بە گەنجی توش بوون ئەوە بە تەکید پێویست ئەکا کە زووی لە سەروسیەوە دەست بکرێ بە پشکنینی پێشوەختەیی بەڵام وەکوی کە بتوانین تەمەنێک تهدیدکەین ناتوانین تەمەنێک تهدیدکەین پێویستە بەو کەسەوە و بە هۆکارەکانەوە بەڵام شتێک هەیە یعنی قسەیەک هەیە کە زۆر دەمێکە و زۆر هەیە و بڵاوە لە عالمی ینی تۆبیا کە 2 ساڵ پێش دەستنیشانکردنی کەسە نزیکەکەی دەست پێ بکواتە ئەگەر خزمەکەی لە 45 ساڵیە عادەتەن لە سەر و چلەکان و 45 بێ ئەم باشتر لە 30ەکانەوە دەست پێ بکە یا ئەگەر ئەوان لە 50 بن ئەم لە چلەکانەوە دەست پێ بکە بەڵام ئەوەش یعنی ناتوانانی تهدیدیکەین ئللا بەپێی ئەوەی کە ئایا چەند کەس و لە تەمەنی چەنیا و دەرەجە چەنە بۆ نمونە لە علی خان کچەکەی تەکید پێویستەکە زووتر دەست پێ بکە وەک لەوەی کە خوشکەزاکانی و ئەوانەی تری دەست پێ بکە واتە بوونی دەرەجەیەک دایک و کچ ئەمە پێویستەکە کە یعنی لینکێکی یعنی پەیوەندێکی زۆر هەیە بەوەی کە بۆ ماوەی بێ باشە هەبەت بەوێ سەلامەتی بۆ هەنیخانی کچی لە علی خان و خوشکی و کچی هەموو دەستنیشانکراوانی تری شەرپەنجەی مەمک ئەفو ئەتوانین بڵین بۆ ماوەی تەنها لە سایە 5 ژێرپەنجەیە ینی ئێمە ڕاستاڵین کە زۆر هەیە بەڵام لە سایە 5 بۆ ماوەیە لە سایەنەوە 5 بۆ ماوەی نییە وەکو مەسەلەی قەڵەوی و مەسەلەی تەمبەڵی و جۆری خواردن و نەزانراوێکەش لە هەمووی زۆرترەکە کەس نازانێ سەبەبەکان کە چیە و کە ئەوا ژێرپەنجە زۆر بەرەو هەڵچوون ئەڕوا باشە ئەگەر خانمێک سەردانی سنتەرەکەی ئەوەی کرد کەسیش خزمیشی نەبوو کە شەرپەنجەی هەبێ بەڵام دەرکەوت کە لە پشکنینەکانی ئەوە شەرپەنجەی هەیە بۆ چارەسەری شەرپەنجە بە شێوەیەکی گشتی مەمک بە تایبەتی 3 چارەسەر هەیە نەشتەرکاریە چارەسەری کیمیایی و چارەسەری هۆرمۆنی و دوجار تیشک و دوجاریش بایۆلۆجیە یەکەمیان بە شێوەیەکی گشتی لە نەشتەرکاریەوە دەست پێکرێ ئەگەر خانمێک لایەوە دەستنیشان کرا کە پێویستی بە نەشتەرکاری لابردنی مەمک هەیە ئەم خزمەتگوزارێ بەردەستە لە شاری خۆمانە بەڵێ بە تەکید بە هەموو ئاسانکاریەکانیەوە هەمووی بەردەستە یعنی پێویست ناکە بۆ هیچ خطوەیەک بچێتە دەرەوەی ینی دەرەوەی سلێمانیش نەک دەرەوەی کوردستان و عێراق باشە دکتۆر ئەم پرسیارەکەم بە پرسیاری کۆتایی زۆرش کورتیەکەمەوە ئاستی پزیشکانی خۆمان بە تایبەتی لە شەرپەنجەی مەمکا کە بڵاوترین جۆری شێرپەنجەیە لە بواری دەستنیشانکردنە و لە بواری چارەسەری نەشتەرکاری و لە بواری چارەسەری کیمیایی و هۆرمۆنی و بایۆلۆجی و تیشکی و ئەوانی ترە لە ئاست و لە ستاندەری دنیاە بەتەکید هیچی کەمتر نییە ئێمە ئەو پرۆگرامی پەیڕەوێکین پرۆگرامی بەریتانی و دەرەوەی یعنی هیچ کەمتر نییە لە وڵاتانی دەرەوە ئێمە زۆر باشتریشین چونکە ئێمە زیاتر ینی ترسێکمان هەیە لە بەرەوەی هەنێ بەحث و توێژینەوەکراوە لای ئێمە نەکراوە لە بەرەوەی ئێمە زۆربەی حەزەر وەرەگرین لە هەموو لایەنەکانە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە ئەم کوڕ و کچە گەنجانەی خۆمانم پزیشکانە کە کارەکەن بۆ خزمەتی هەمومان کە دوجارەوەی کە سوود لەم خزمەت گوزارەبینی خوشکان و دایکان و کچانی ئێمە بە هیوای سەلامەتیشتان ئەو کاتێک کە خانمێک دەستنیشان کرا کە شەرپەنجەی مەمکێ و بڕیاردرا نەشتەرکاری بۆ بکرێ پێویستی بە پزیشکای نەشتەرکار هەیە یەکێکیش لەو پزیشکانی کە کارەکات هەڵبەت من ناوی دوو نەشتەرکارم زۆر بە تایبەتی بیستەوە بێ ڕێکلامکردن بۆ هیچیان کە دکتۆر هەڵوان و دکتۆر عەباسە و بەم دوانش دکتۆر شۆڕش یەکێکیان بەدمونە وەرەگرین کە دکتۆر هەڵوانە باسە نەشتەرکاری شەرپەنجەی مەمکەکە و دوایەوە گەڕێنەوە خزمەتتان بۆ کۆتایی هێنامە بەرنامەکە لەگەڵمانە.
پاش دەستنیشانکردنی نەخۆش کە شێرپەنجەی مەمکی هەیە ئەچی لەسەر قۆناغی چارەسەرکردن. قۆناغی چارەسەرکردن ئەتوانم بکرێ بە دوو بەشەوە، بەشێکیان سەرەکی و بەشێکیان یارمەتی دەر. بەشە سەرەکیەکە سێ بەشە: نەشتەرگەری، چارەسەری کیمیایی و چارەسەر بە تیشک، ئەوەی کە خەڵک پێڵێن لێزەر. بەشە پشتگیریکەرەکە ئەمان چارەسەری دەرونیە لەگەڵ عیلاجی طبیعیە، عیلاجی سروشتی، چارەسەری سروشتی لەگەڵ تەجمیل جوانکاری. ئەمان دائیمەیە تەسیریان بۆ ژیانی نەخۆشەکە بڵین بۆ تەمەن نییە، بەڵام پشتگیریکردن بۆ نەخۆشەکە. سیانە بنەڕەتیەکە یا بنچەیەکە کە بریتە لە نەشتەرگەری کیمیایی لەگەڵ چارەسەری بە تیشک، ئەمە ئەساسیەکانن. طبعاً من بەم تەرتیبە وتم، بەڵام شەرت نییە بەم تەرتیبە بێ. هەندێک جار نەخۆش چارەسەری کیمیایی دەست پێ ئەکەین پاژەوە نەشتەرگەری بۆکەین، هەندێک جاریش بە پێچەوانەوە نەشتەرگەری ئەەکەین پاژەوە عیلاجی کیمیایی و بەڵام زۆربەی جارەکان چارەسەری بە تیشک ئەکرێتە دواوە. زیاتر من ڕۆ لەبەرەوەی کە من پسپۆڕەکەم نەشتەرگەریە باسی نەشتەرگەریەکەم. نەشتەرگەریەکانی مەمک کە بۆ شێرپەنجەی مەم کە کرێت جیاوازن، طبعاً نەشتەرگەری جیاواز هەیە و لە هەمان کاتە حەزەکەم ڕوونکردنەوە لەسەر نەشتەرگەری مەمک دایمە مەمک و بنباڵی ژەگرێتەوە، کە ئێمە باسی شێرپەنجەی مەم بکەین نەشتەرگەری بۆ شێرپەنجە مەم بەبەستمان واتە نەشتەرگەری مەم بکەین و بنباڵیش لەگەڵ یایەتی، چونکە بنباڵ بە دەرگای دواوەی مەمک دانێ، لەبەرەوە هیچ نەشتەرگەریەکی شێرپەنجەی مەمک نییە کە بنباڵی لەگەڵانە بێت. بنباڵ دوو جۆری جیاوازەکەی بۆ خەڵک ئەمە ئاسانترە. جۆرێکیان هەیە بەس چەنگرێ وەرەگرین بۆ نمونە بۆی بزانین تایەتی یا تیای نییە. جۆری دووەمیان پاکردنەوەی بنباڵەکەی بە تەواوەتی، تر جۆری سێممان نیە بەتایبەت بەڕاستی لە بنباڵ یا ئەمیانە یا ئەویانە کە ئەکرێ و بە پێی حاڵەتەکە تەمەن ئێمە دەستنیشانێکی ئەزانین کامیان پێویستە. بەڵام ئەوەی کە بەنسبەت نەخۆشەوە زیاتر بێت نەشتەرگەری مەمکەکە خۆیەتی. نەشتەرگەری مەمکەکە خۆشبەختانە جاران طبعاً لەسەر طریقەی کۆن یەکسەر مەمگلابردن بوو، هیچ طریقەیەکە نەبوو. تقریبا توانم لە پەنجاکان و لە شەستەکان وردەوردە لە ترێد لە ئەوروپا و ئەمریکا و گۆڕاو، ئێمەش بە دوای ئەوانە وردەوردە ئێستاکە. خۆشبەختانە بەشێکی کەمی نەخۆشەکان ئێستا پێویستیان بە لابردنی مەمکە بێت، بەڵام مجموعەیەک هەر پێویستی پێێتی لە هەموو دنیایە، چونکە بەعزێ خەڵک لای وایە مەسەلەن لێرەی بەمە گولابین لە ئەوروپا نابێشتی وانە، بەعزێ نەخۆش لە هەموو دنیا هەبێ مەمکی بۆ لابرێ، بەعزێ نەخۆشیش ئەتوانی مەمکی بۆ لا نەبێ. اعتیما دەکاتە سەر حەجمی گرێکە لەکوایە چەند گرێت هەیە لە مەمکە، ئەوە دکتۆرەکەت قەرارەیە بۆت خۆت پرسیایی لێ بکە مەسەڵەن وەکو نەخۆش بڵێ کامیانم پێویستە و ئەتوانی کامیانە بکەیت، چونکە ئەو ڕوونکردنەوە دەیاتی. ئەگەر وتی مەمکرد بەڵام بڵێ بۆ بلا ئەبەی ڕێگەیەکی باشترت نییە. لەبەرەوە وەکو طریقەی کۆنەکە باسی دەکەم لابردنی مەمکە کە ئەمە طریقەیەکی ناڵێم کۆنە، بەڵام تا ئێستا طریقەیەکی فعالە و بەشێ لە نەخۆشەکان مەجبورین هەر بێ ئەویان لا بکەین. جۆری دووەمەکان لابردنی تەنیا گرێکەیە، بەڵام گرەی مەمک کە لابێ ئەمە نییە گرێکە بە تەنیا لابەری. من دائما بە نەخۆشەکە بڵێم ئەگەر بەقەدەر زەیتونی بێ گرێکەی تۆ من بەقەدەر گوێزێ لابم، ئەقەدەر بەقەدەر گوێزێ بوو لیمۆیە لابم، لیمۆیە بۆ پرتەقاڵ لابم، واتە گرێکە خۆشی و هەرێک لە چواردەورەکەشی لەگەڵی ئاڕات. جۆری چکیان کە تقریبا جۆرێکی دوێ ئێستاکەش ئێمە دەستمان پێکردەوە کە پێڵێن لابردن بە تەجمیلەوە. عین لە عینە کاتە کە تۆ گرێکەی بۆ لابێت، بەڵام دەستکایی مەمکەکەیەکش ئەەکەیت بە شێوەیەک وابێ کە شێوەی مەمکەکە بێتەوە شێوەیەک کە لە نۆرمەڵ بچێت، کە لە طبیعی بچێت. ئەمە طبعاً تازەترین جۆریانە کە ئێستا بڵین لە وڵاتی خۆمانە، ئێمە خۆمان بەردەوامین، ئێمە دکتۆرەکانی کە ئیش لەسەر مەمکەکەی بەردەوامی لەسەر ئەوە و ئەزان طبعاً طریقیان نەخۆش زۆر پێی خۆشن، خاصەن ماوەی ئەخیر چەند نەخۆشێک زۆر دڵیان خۆشە، چونکە پاشوی کە گرێکت بۆ لابردۆ بەشێکت لابردۆ سەس مەمکەکە شێوەی خۆی ماوە، شێوەکەی تێک نەچووە. پاش نەشتەرگەری طبعاً کە ئیش ئێمە تەواوی ئەو ساکاری بە نەخۆشکە طبعاً ڕاواناکی بۆ خەسخانەی هیوا و خەسخانی ژیانە ئەوان چارەسەرەکانی کە دەست پێکەن. حەزەکەم لە ئەخیریشە تەنیا ئەوە بڵێم طبعاً هەموو نەشتەرگەریەکان کە بۆ مەمکە کرێ لە هەموو دنیا لە ئێمەژە کرێ بەڕاستەکەی لە وڵاتی ئێمە هەمووی هەیە بە هەموو جۆرەکانیەوە، هەموو نەشتەرگەریەکیش طبعاً مزاعفاتی خۆی هەیە و مزاعفاتانەی کە بڵێن لە نەشتەرگەری مەمکە زۆر ئیزعاجمانە کە ئاوسانی شوێنی عملیاتەکە و ئاو کۆبوونەوەی بەتایبەتی چونکە دێمە دەستکاری گرێنی فاوەکانی بنباڵەکەی، لەبەرەوە زۆر جار نەخۆشەکان کۆ بێت و ئاوتیانە بەلاوە غەریب نەبێت، بۆیە تەنیا ئەو مزاعفاتەش باسەکەم. ئەوە دیکە شتێکی گشتیە، بەس ئەویان تۆزە زۆرە نەخۆش بەلایەوە عەجیبە، بەڵام شتێکی زۆر سادەیە بەڕاستیەکەی. بەر 22 ساڵ لەمەوە پێش من زانیم کە شێرپەنجەی مەمکەم هەیە. سپاس بۆ خوا، دوای عیلاج و دوای هەموو شتێ من ژیانم زۆر ئاسایی بەڕێ کرد، ژیانێکی خۆشم هەیە.
تقریبان 12 ساڵ دوای ئەوە من خوا مناڵێکی پێبەخشیم کە کچێکە ئەویش ناوی هەنیە الحەمدوللا ئێستا زۆر وەکو هاوڕێ زۆر خۆشەژین بەیەکەوە زۆر سپاسی هاوسەرەکەشمەکەم کە دایمەن پشتگیریم بووە وەکو کوڕەکەم هاوسەرەکەم داوە لە هەموو هاوسەرانەکەم کە خێزانەکانیان تەشخیصەکرێنکەوە نەخۆشیێکی وا هەیە پشتگیریان بکەن هاوکاریان بن هاندەریان بن چکان نەخۆشی شێرپەنجە بەمانەی مردن نایەت بۆ هیچ کەسێک مردن نییە ژیان هەیە ژیان هەر بەردەوامە من ئێستا زۆر ئاسایی ئەژیم لە ماڵ ناو خێزان و ماڵ و ژیانی خۆم ژیانێکی زۆر وەکو ئینسانێکی تەبیعی هەر تەبیعیشم هەست بەوە ناکەم هیچ نەخۆشیەکەم هەبێت هەموو کار و ئیشێکی مناو ماڵی خۆم هەر خۆمەیکەم پشتم بە هیچ کەس بەست نەبەستووە پێویست ناکە ئەوە ئینسان خۆی داڕمێنێ بڵێ وڵا شێرپەنجە مەرگ نییە من بەر لەو 22 ساڵ لەمەوە پێش ئاوا نەخۆش بووم هاتوچۆی بەقامەکە عیلاجم وەرەگرت دوای هەموو عیلاجێکیش کوڕەکەم زۆر بچووک بوو الحەمدوللا ئێستاوە تەخەرەجیشی کردووە لە زانکۆ و شکر گەورێ و تەمەنی 23 ساڵە و سپاس بۆ خوای گەورە. ئەگەر بمەوێت زۆر بە کورتی ئەمەڵقەی چارە کورت بکەمەوە دەربارەی دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک وە هەنگاوی یەکەمی چارەسەر ئەوەتان پێڵم کە شێرپەنجەی مەمک کۆتایی دنیا نیە دەستنیشانکردن بە شێرپەنجەی مەمک لە هەموو تەمەنەکە ئاکرێ هەبێ بەڵام کە دەستنیشان کرا دوای ئەوە ژیان هەیە ژیان بەردەوامە و ژن لە ژنایەتی ناکەوێت بە بڕینەوەی مەمک و وەرگرتنی چارەسەری کیمیایی هەر بۆ نمونە خاتوو لە علی کەمیوانیان بەرنامەیەمان بوو کە سەرتا دەستنیشانەکرێت بە شێرپەنجەی مەمک یەک کوڕێ کە تەمەنی 2 ساڵ هەبێ پاش ئەوە بە 12 ساڵ مناڵێکی ترێ بێ کە کچێکی بێت و نایانێت هەنی وارۆک خۆی ئاماژە پێداڵەکاتی بەرنامەکەیە ئەوە یەکە ئەگەر بیویستە مناڵی تریش دروست بکات و بیخاتەوە دەیتوانی بەڵام ئەوان وەک خێزانێک بڕێرە ناوکە لە 2 مناڵ زیاتریان نەبێت وەکو سەدان خێزانیتر لە وڵاتی ئێمەیە لەبەرەوە ئەو خانمانەی کە هێشتا کچن و هاوسەرگیریان نەکردووە ئەکرێت مناڵیان ببێت و ئەو خانمانەی کە هاوسەریان هەیە دەکرێت مناڵی تریان ببێ و پێویستە ئێمە وەک کۆمەڵگا پشتگیر و پاڵپشت بین بۆ ئەو خانمانەی کە دەستنیشانکراوی شێرپەنجەی مەمکن بۆی وەک پاڵەوانێکی وەک لە عەلیخان ئەم نەخۆشیە زاڵ بن بەسەر ئەم نەخۆشیە و بیبەزێنن ئەڵقەی داهاتووی چارە تایبەتە بێتەوە بە شێرپەنجەی مەمک بەڵام بە چارەسەرەکانی تری شێرپەنجەی مەمک کە زیاتر لە نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە دەکرێت لە وەرگرتنی کیمیایی و لە چارەسەرەکانی تر و جگەلەوەش ئەو خانمانەی کە بەرەنگاری ئەم نەخۆشیە بوونەتەوە ئێستا ژیانیان چۆنە و چیرۆکی جیاوازی تریشمانە بێت ئەڵقەی داهاتوە هەتاوەکو ئەڵقەی داهاتوو شەو شەوگارتان شات ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و نەری و داری دەستگای میدیای قورسات بۆ فەرمونون خواتان لەگەڵ